بینەرانی عزیزی کورسان نیوز سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم هەواڵابووریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ یەکەم. ئیدارەی کەرکووک مۆڵەتی ژمارەیە کۆمپانیا و بەرهێنان هەڵەوەشێنێتەوە. ڕێکارەکە لەسەر داوای ڕێبوارتەها گیراوەتە بەر و 20 کۆمپانیا دەگرێتەوە. بەهۆی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان خواست لەسەر خورما بەرز بووەتەوە. خورمای هەرێمی کوردستان لە پارێزگاکانی عێراق و ئێران و لە سعودیاوە هاوردە دەکرێت. وەبەرهێنان لە دەستپێشخەری جادە و پشتێنی چین لە ساڵی 2025دا ئاسی پێوانەی 213 ملیار دۆلاری تێپەڕاندووە. عێراق ساڵی 2021 گەورەترین سوودمەندی وەبەرهێنانی چین بووە لە پرۆژەکەدا. دوایەوەی ترەمپ مۆڵەتێکی 10 بۆ 15 ڕۆژەی بۆ ئێران دیاری کردو لەگەڵ بەرزبوونەوەی مەترسیە جیۆسیاسیەکان بازاڕەکانی جیهان ڕوبەڕۆی ناسەقامگیری بوونەوە. دووبارە سڵاوتان لێبێ. ئیدارەی کەرکووک مۆڵەتی ئەو کۆمپانیا وەبەرهێنانانە هەڵ ئەوەشێنێتەوە کە زیاتر لە 10 ساڵە ڕێگەپێدانیان بۆ وەبەرهێنان لە کەرکووک هەیە هەتاوەکو ئێستا هیچ کارێکیان لە پرۆژەکانیانە نەکردووە. ئەمەش لەسەر داوای پارێزگاری کەرکووک گیراوەتە بەر ژمارەی ئەو کۆمپانیانەش کە ئەو بڕیارە ئەیانگرێتەوە 20 کۆمپانیان. ئیدارەی کەرکووک هەنگاوێکی نوێی دش بەو کۆمپانیا و بەرهێنانە گرتە بەر کە زیاتر لە 10 ساڵە ڕێگە پێدانیان بۆ بەرهێنان لە کەرکووک هەیە و تا ئێستا هیچ کارێکیان لە پرۆژەکانیان نەکردووە. ئەمەش داوایەکی پارێزگاری کەرکووک بوو کە ئاڕاستەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی کرد تاوەکو ڕێگە پێدانی ئەو کۆمپانیا و بەرهێنانە هەڵبوەشێنێتەوە. تیدا هەیە 10 ساڵە دەستی پێ نەکرێت. تیدا هەیە تقریباً 13 ساڵ 14 ساڵە دەستی بە یەک ئیشێک نەکردو. بۆیە من ناچار بووین کە داوا بکەین لە سەرۆکوەزیران و خۆشبەختانە بە دەنگی داواکەوە هاتووە و لە ڕۆژانی داهاتوو ئەو ئیجازانە تەوسیاتەکە بۆ شێوە بەرزەبێتەوە کە سەحب کرێتەوە لە حاڵەتێکە گەربێت و لە ماوەی ئەم 30 بۆ 6 ڕۆژە مباشەرە نەکەن. مباشەڕیان نەکرد ئیجازەکانیان سەحب بکەینەوە. پرسەکە پەیوەندی بە دەستەی وەبەرهێنانی کەرکووکەوە هەیە. دلەرزێدان سەرۆکی دەستەی وەبەرهێنانی کەرکووکە پێمی ڕاگەیاند دوای بڕیارەکەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەبەرهێنەکان دەستیان بەکار کردوێتەوە. ئەوی وایساکانم پرۆژەکان دەستیان کردوتەیش ئەوەیە کە جەنابی ڕئیسی وزەرا زەختە زۆری کرد لەسەر دەوایرەکان کە عەقدی ڕەسمی بکەن لەگەڵ ئەو مستەسمەرانی و ئیجازەماندا لە 2012 سەر لەکە عەقدیان بۆ بوو مستەسمەرەکان دەستیان کردەیە. بەپێی بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەر پرۆژەیەکی وەبەرهێنان کە 10 ساڵ بەسەر ڕێگەپێدانەکەیدا تێپەڕی بێت و هیچ کارێکی لەسەر پرۆژەکە نەکردبێت ڕێگەپێدانەکەی هەڵدەوەشێتەوە ئەگەر لە ماوەی 30 تا 60 ڕۆژ دەست بەکار نەکات. بەم هەنگاوە ئیدارەی کەرکووک یەک پەیامی هەیە. پەیامەکەش دوو بژاردەیە کە دەیخاتە بەردەم سەرجەم ئەو کۆمپانیانەی کە ڕێگەپێدانی پرۆژەیان لە کەرکووک وەرگرتووە. یان دەست لە پرۆژەکانتان هەڵبگرن یانیش دەست بە کارەکانتان بکەنەوە. کارۆل محەممەد کورساد نیوز کەرکووک. سەرەتای پێگەیشتنی کەنگرە لە گەرمیان بەهۆیەوەی سەرەتایەتی لە بازاڕا کەمە نرخەکەی گرانە. ئەو کەسانش کە ئەچنە دەشت و دەر بۆ گەڕان بە دوای ئەو گیابەهاریە ئەڵەن ڕۆژانە بڕێکی کەمیان دەستەکەوێت بەڵام لە چەند هەفتەی داهاتوو ئیتر بە شێوەیەکی فراوان لە خاک سەردەرێنن وردە وردە لەگەڵ نزیک بوونەوەی بەهار ئیتر بازاڕی گژ و گیابەهاریەکانیش گەرمە بێت. لە پێنجوێنەوە هاتوون بۆ نزیک دەربەندیخان و بە دوای کنگردا دەگەڕێن. لە ئێستادا سەرەتای پێگەیشتن و سەردەرهێنانی کنگرە لە زەویدا لە بەشێک لە ناوچەکانی گەرمیان و دەربەندیخان کنگر پێگەیشتووە. وڵای ئەمە جەماعەتێکین لە پێنجوێنەوەین بۆ منتیقەی دەربەندیخان کاسپیت بۆ نێروەمانەیە لەم کاتەیە وەڵا ڕاستی کەمە بەڵامیتر هەر شتێکە بەشی خۆم بژێ ژیانی خۆمان پێیاکەین لە سەعات 4 بەیانیۆیین بۆ 3:30 ئێوارە. کڕگیارانی ئەو گیابەهاریە دەڵێن هێشتا بەو ڕێژە زۆرە کنگر نییە و ئەمە شوای کردووە نرخەکەی گران بێت.
بەڵام لە 2 هەفتەی داهاتوودا ڕێژەکەی زیاتر دەبێت و نرخەکەشی هەرزانتر دەبێت. نر بۆ ئێمە ئێمەش تێدا ناوێستین ڕۆژانە ئێستا لە سەرەتاوە نرکەمە بەڵام ئینشاڵڵا ماوەیەکی تر بەرەو زیادبوون نەڕوە ئێستا کرێکارێک 10 کیلۆیەنێ 7 کیلۆ 8 کیلۆیەنێ بەڵام متر وردە زیاترە بێت. هێشتا لە بازاڕەکانیش کنگر بە کەمی گەیشتوتە دەستفرۆشیارەکان. ئەم پیاوەش لە ئێستادا تەنها فرۆشیاری کنگرە لە کەلای. نگری لای خمانەی ناو زەنگرەیە گەرمیانە وڵا خواستیشی خراپ نییە و نۆبەرەیە سیجارێ باشە کیلۆی چوارە و جووتی حوتە و 30,000 ئیتر وە گوێرەی بازار ئێمە ڕۆژانە تێرنی بۆمان هەرزانی و هەرزانێ فرۆشن گرانی شوێ گرانی فرۆشن. کنگر یەکێکە لە گیابەهاریە بەلەزەتەکان و خواستی خەڵکی زۆر لەسەر و هەر ساڵێک تەڕەساڵ بێت و بارانەکەی باش بێت لە ناوەڕاستی مانگی شوبات لە ناوچە گەرمەکان لە خاک سەردەردێنێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان. لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان بێگومان خواست بۆ بەرهەمی خورما لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان بەرز ئەبێتەوە. خورمایەکێکە لەو بەرهەمە گرنگ و بە سوودانە کە لە مانگی ڕەمەزانە خواستێکی زۆری لەسرە ئەویش بەهۆی ئەوەی کە ڕۆژوانان لە کاتی بەربانگ و کاتی پارشێویشە وەک خواردنێکی سەرەکی بەکاری ئەهێنن. ساڵانی ڕابردوو بەرهەمی خورما بەهۆی وشکە ساڵی و جەنگ و گەندەڵی و خراپی بەڕێوەبردن کەمی کردبوو، بەڵام عێراق لە مانگی هەشتی ساڵی 2025 ڕایگەیاند کە ئەیەوێت پێشەنگی جیهان بگێڕێتەوە بۆ خۆی لە بەرهەمهێنانی خورمایە. بۆ ئەو مەبەستەش گرێبەستی لەگەڵ کۆمپانیایکی بەریتانی کردو. عێراق لە ئێستا خاوەنی 22 ملیۆن درەختی خورمایە لە ڕیزبەندی چوارەمی وڵاتانی جیهان 4 بۆ 5 لە ڕووی ژمارەی دارخورماکانەوە کە ئەوە لە کاتێکا ساڵی 1970 خاوەنی 32 داری خورما بووە کە ساڵی 2003 دابەزیوە بۆ 13 ملیۆن و لە 2022 گەیشتوتە 20 ملیۆن درەخت. وەزارەتی کشتوکاڵی عێراقیش پلانی هەیە تا 5 ساڵی داهاتوو ژمارەی دارخورماکان بۆ 30 ملیۆن بەرز بکاتەوە. ئەوەش بێتە هۆی بەرزبوونەوەی قەبارەی بەرهەمهێنانی خورما لە وڵاتە. باسی بەرهەمی خورماتان بۆ کەم بەرهەمهێنانی لەسەر ئاستی جیهان و هەروەها باسی عێراق و هەرێمی کوردستانی ژەکەین بزانێکین لە عێراق و هەرێمی کوردستان بە شێوەیەکە لە عێراق بەرهەمهێنانەکەی لە کوێ بۆ کوێ چ گۆڕانکارێکی بەسەرهاتووە، هەرێمی کوردستانیش زیاتر لە چ وڵاتێکەوە لە کوێوە هاوردەی ئەکا. گەورە بەرهەمهێنەرانی خورما لەسەر ئاستی هەموو جیهان سەرەتا میسرە بە بەرهەمی ساڵانەی 1,700,000 تۆن، سعودیا ڕیزبەندی دوایی گرتووە بە 1,600,000 تۆن، جەزائیر لە ڕیزبەندی سێمایە بە 1,200,000 تۆن، ئێران بە 1 ملیۆن تۆن و عێراقیش بە 750,000 تۆن ڕیزبەندی پێنجەمی گرتووە. هەڵبەتە عێراق لە ڕیزبەندیەکەی بەردەوام پاشەکشەی کردووە لەبەرەوەی کە ژمارەی دارخورماکان لە عێراقانی جەنگ تەنها زیانی بە هاوڵاتیان نەگەیاندووە بە کەرتە جیاوازەکان و لەوانەش کەرتی کشتوکاڵ کە دارخورماکان یەکێکن لە قوربانە سەرەکیەکانی جەنگ و جگە لە جەنگ گەندەڵی پشتگوێ خستن و خراپی بەڕێوەبردن و وشکە ساڵیش هەموو ئەوانە کارەسات بوون بۆ بەرهەمهێنانی خورمای عێراق کە ئەگەر ئەمانە ڕووی نەدایە ڕەنگە لەم ڕیزبەندیانە زیادە ڕۆی نیە بڵێن بگەیشتایە بە سعودیا و ڕیزبەندیەکان 1 و 2 بگرتایە. جۆرەکانی خورما لە ڕووی جۆرەکانی خورماوە عێراق لەسەر ئاستی جیهان یەکەمە و 600 جۆری جیاوازی خورما لە عێراق هەیە. هەڵبەتە ئەوانەی کە لە بازاڕا بەردەستن و مامەڵەیان پێواکرێت لە چەند جۆر تێناپەڕن، بەڵام ئەوەی کە هەیە فرەچەشن و جیاوازن جۆرەکانی وەکوتم 600 جۆری هەیە. ئێران لە ڕووی جۆرەکانی خورما لە ڕیزبەندی دووەمایە بە 400 جۆری خورما و لیبیاش بە 400 جۆر وەکو ئێران ڕیزبەندی دووەمی بۆ خۆی گرتووە. لە ڕووی قەبارەی بازاڕەوە قەبارەی بازاڕی خورما ساڵی 2024 قەبارەکەی 31 ملیار دلار بۆ ساڵی 2026 پێشبینی ئەکرێت بۆ 36 ملیار دلار بەرز ببێتەوە. عێراق یەکێک لە وڵاتانەیە کە ڕەنگە کاریگەری گەورەی هەبێت لەم بەرەو پێشچوونە لەبەرەوەی کە بەنیازە پەرە بە ژمارەی دارخورماکان و پەرە بە پیشەسازی بەرهەمهێنانی خورماباد لە وڵاتەکە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا پشکی شێریان بەرەکەوێت، هەرچەندە ئەو وڵاتانە کە خورما لێیان بەرهەم دێت سنووردارن، بەڵام هەناردەکەیان فرەچەشنەوە تا وڵاتانە کە هاوردەی ئەکەن فرەچەشن بە هەر حاڵ 185.2
بەرهەمهێنەرانی خورمای جیهان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقان کە ساڵی 2023 قەبارەی بازار لەم ناوچانە سەر و 25 ملیار دلار بۆ ساڵی 2024 بۆ سەر و 26 ملیار دلار بەرز بووەتەوە. هەناردەکاران وەگوتم سنووردارن بەڵاموانەی کە ڕێزبەندیەک بۆ چواریان گرتووە سەرەتا سعودیە بە 452 میلیۆن دلار، تونس بە 307 میلیۆن دلار، ئیسرائیل بە 312 میلیۆن دلار لە ڕێزبەندی سێمایە و میسریش بە 105 میلیۆن دلار هەناردەی ساڵانە ڕێزبەندی چوارەمی بۆ خۆی داگیر کردووە. با بچینە لای زانیاریەکانی تر بزانین هەر لەم بارەیەوە چیمان هەیە سەبارەت بە بەرهەمی خورمای عێراق. عێراق لە ڕووی پشکیەوە لە بەرهەمهێنانی خورمای جیهان ساڵی 2023 سەیادەی خورمای جیهان لە عێراق بەرهەم هاتووە. وەکووتم لە دوای ئەوە بەهۆی جەنگەوە بەهۆی وشکە ساڵیەوە بەهۆی گەندەڵی و خراپی بەڕێوەبردنەوە بەردەوام کەمی کردووە. ئێستا سەدا 5 ئەو پشکەی بەرئەکەوێت هەرچەندە بەشی زۆریشی ڕەنگە بۆ پڕکردنەوەی خواستی ناوخۆ بێ بۆ پڕکردنەوەی خواست بێ لە هەرێمی کوردستان لە بەرەوەیکە پارێزگاکانی عێراق یەکێکی ترن لە گەورەترین فرۆشیارانی خورما بە هەرێمی کوردستان و تا زۆرترین خورما لە پارێزگاکانی عێراقەوە بە هەرێمی کوردستان ئەفرۆشرێت. ژمارەی دارخورماکانیش لێرە زۆر بەڕوونی ئەتوانین گۆڕانکاریەکە ببینین. ساڵی 1000 لە خوارەوە بۆ سەرەوە 1970 32 میلیۆن دارخورما هەبووە لە عێراقا، ساڵی 2012 بۆ 12 میلیۆن کەمی کردو وردە کە هەستیان بەم بۆشاییە بە خراپی بارودۆخی بەرهەمی خورما کردووە هەوڵیان داوە کە بارودۆخەکە باشتر بکەن بۆ 17 میلیۆن بەرز بووەتەوە. ساڵی 2022 گەیاندویانەتە 20 میلیۆن و ساڵی 2024 22 میلیۆن دارخورما و پلان هەیە کە بەرەو زیاتریش بڕوات. بەرهەمی خورمای عێراقیش لە ڕووی جۆرەکانەوە ئەم سێ جۆرە بە ناوبانگترین جۆرەکانی خورمان لە عێراق. وەکووتم 600 جۆری خورمای هەیە، بەڵام هەرە بە ناوبانگترینەکان زەهدیە 54.4 خورمای عێراق لەم جۆرەیە کە بەرهەم دێت. خستاوی جۆری دووەمە 10.6 خورمای عێراق لەم جۆرەیە و خزراویش 105.3 خورمای عێراق پێک ئەهێنێت. وەکووتم جۆرەکان زۆر لەوە زیاترن بەڵامەوە بە ناوبانگترینەکانن. لە هەرێمی کوردستانیش ئەو خورمایی کە دێتە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە 160 لە ئێرانەوە دێ، ئەو خورمایکە لە ئێرانەوە دێ جۆرەکانی بەربەن و مەکتوم و مەریەمن. 130 خورمای هەرێمی کوردستان لە پارێزگاکانی عێراقەوە دێ کە جۆرەکانی بەرحی و برێمن و لە سعودیاشەوە 100 بەرهەمی خورمای هەرێمی کوردستان دابین نەکرێت کە زۆرترین خورمای سعودیاش کە دێتە هەرێمی کوردستان لە جۆری ئەجووەیە کە ناوبانگێکی باشیشی هەیە لە هەرێمی کوردستان. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی بەرهەمی خورما بێگومان لە جیهان و لە هەرێمی کوردستانیش. جاوەکوتم لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان خواست لەسەرم بەرهەم لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان بەرزبوونەوەی تۆمار کردەوە بچمە هەولێر لە بەرەوەی پەیامدەرمان ڕامان مستەفا لەم بارەیەوە هەندێک زانیاری بۆ کۆکردوینەوە بابێ کۆبینەری بین. سڵاوتان لێ بێت و کاتتان باش لە یەکێک لە بازاڕەکانی شاری هەولێرم. وەک دەزانن لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزاندا خواست لەسەر جۆرەکانی خورما زۆرە بێت لەلایەن خەڵکەوە. زامن لێستا لێرە لای گەنجێکم کە جۆرەکانی خورمای لەلایە خورما ئەفرۆشێ ئەڕۆمە لای زانیاری لێوەرەگرم بزانم چەند زۆری هەیە و نرخەکان چیان بەسەراتوە و خەڵک زیاتر خواستی لەسەر کامانەیە. سڵاوت لێ بێت ئەو کاتت باش پێمان بڵێ لەکەیەوە تۆ ئیشەکەی خورما فرۆشی؟ لە 2016 پشەی خورما فرۆشی دەکەم هەن 12 ساڵە بەرێ. باشە زیاتر لە ڕەمەزانان خەڵک خواستی لەسەر خورما زیادە بێت؟ بەڵێ زیاتر بە ڕەمەزانان خواستی لەسەرە چکە سونەتە فتاری بە خورمای بکەیەوە. بەڵێ باشە جۆرەکانی چەند زۆرت هەیە؟ باسی جۆرەکانی خورمان بۆ بکەم. جۆرەکانی زۆرە مەسەلەن لە نەرمەکان بەڕعی هەیە ئەویان بەڕعی عێراقیە تامی دەرەجەیە کە خۆشە ئەو جە خەڵکی یعنی زیاتر خواستی لە سەوەیە لە سەو نەرمانەیە لە سەو قاپانەیە. عەجوەی سعودیمانێ عەجوەی مەدینەی کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم خۆی چاندیتی فەرمیت کە ڕۆژانە پێ عەفدن کیلێ بخۆی نە سعر و نە جاد و نە هیچ شتە کار تێ ناکە. فەڵەستینی هەیە دنچی گەورەیە ئەوەشان خەڵک بە تایبەتی دەیباتن چکە قەبارەکەی گەورەیە. ماڵێ ئەوە هی وڵاتەکانن هی ناو خۆی با بڵێن عێراق جۆرەکانت زۆر هەیە ئەوەی کە باست کرد. عێراقیش زۆری زۆر هەیە بەڕعی هەیە خیارە هەیە محاموت هەیە زەهدی هەیە ئەشڕەسی هەیە خەدراوی هەیە. باڵێ سەبارەت بە بابەتی خەڵک زیاتر خواستی لەسەر کامە وڵاتانی ینی خۆرمای کامە وڵات؟
بەخوای زیاتر خواستی لە عێراقی و ئیرانیا بە پێیەوەی کە نرخەکەیان گونجاوە و نرخەکان هەرزانە بەڕعی عێراقی یا مریەمی ئیرانیا نرخەکانیان چۆن مریەم بە دوونی وێ پاکەتی بەڕعی عێراقیش جێ بە دوونی وێ نیو کیلۆیە بەڵێ ئەو جە ئیرانیا و قاپانەشەیە بە 2000 خواستی لەسرە باشە هەرزانترینیان کامەیە و گرانترینیان کامەی لای تۆ هەرزانترینیان زادی عێراقیە کیلۆی بە 1500 ئەو زەردەیە بەڵێ گرانترینیشان حەجوێی مەدینەیە کیلۆی بە 15000 بەڵێ حەجوێی ئەسڵیە بەڵێ حەجوێی مەدینەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەدەستی خۆی چاندیتی بەڵێ 1 کیلۆیە زۆر باشە بەڵێ سەبارەت بە بابەتی نرخەکان گۆڕانکاریان بەسەردا هاتووە ئێستا لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزانیان دۆخی ئێستای بازار و دۆلار گۆڕانکاری بەسەردا تو گران بووە بەخوار نرخەکان هەروە چ خۆیتی چکە مەسەلەن بازار نییە هەروە چ خۆیتی ناتوان گرانکەن چکە گرانکە نافرۆشێ خەرگ نایکەڵێ ناخێ ئێستا زیاتر خەڵک بەو ڕەمەزانەوە تێبینیت کردووە ئەمڕۆ سێم ڕۆژی ڕەمەزانە زیاتر خواستە سەرکامەی بۆ زۆر فرۆشاوە کەم فرۆشاوی تو تێبینیت کردووە بەخوای وەکو گوتم زیاتر لەسەر بەرعی عێراقی و مریەمەکەیە یانە و قاپانەیە چکە نرخەکەیان گونجاو و هەرزانە بەس یعنی سەبارەت بە ساڵەکانی تر یعنی سار پار باشتر و لە ئەو سا بەڵێ فەرقی زۆر هەبوو سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانە بەڵێم وەکەوەی کە ئەم گەنجە ئاماژەی پێدا بە تایبەت لەسەر بابەتی ئەوەی کە خەڵک وەکو سونەتێک بەکاری دێنێت لە ڕوانگەی ئاینیەوە لەلایەکی دیکەشەوە خورما وەکو شیرینی بەکار دەهێنرێت لە ڕەمەزاناندا خەڵکیش لە ڕەمەزاناندا خواستێکی زۆری لەسەر شیرینی هەیە چونکە خورما و جۆرەکانیشی شیرنن ئەمەش ئەبێتە هۆکارێک بۆی کە خەڵک زیاتر خواستی لەسەر بێت و گەنجە ئاماژەی پێداکە زۆری زۆرە هیناو خۆی عێراقیش زۆری هەیە زیاتر خواست لەسەر ئەوانەیە و نرخەکانیشیان بەپێی بابەت دەگۆڕێ بەپێی جۆرەکەیان بەڵام وەک ئێستا ئەوەی بابەتی نرخەکان کە ئاماژەی پێدا هیچ گۆڕانکاریەکی وای بەسەردانە هاتووە چونکە دۆخی خەڵکی هەولێر بە تایبەتی دۆخی خەڵکی کوردستان بەگشتی وە لە ناویشیاندا هەولێر وەک پێویست نییە لەم بازاڕە شعبیانەشدا بە تایبەتی وەک پێویست نییە خەڵک واتەشتی زۆر گەڕان ناتوانێ بکرێت بە شێوەیەکەکەوە لەگەڵ دۆخ و ژیان و گوزارانی خۆی بگونجێت ئیتر بە شێوەیەکی گشتیەوە زانیاریەکان بوو ئەم جۆرە خورمانە لێرە هەیە و خواستیشی وەکو بە بەراورد بە ساڵانی ڕابردوو هەر وەکو ڕەمەزانەکانی ڕابردوو و ئاماژەی پێدا خواستەکەی لەسەری زۆرە و خەڵک بەردەوام خورماکرێت هەر دەربارەی ئەم بەرهەمە دڵخوازەی ڕۆژوانان ئەمە بزانم بارودۆخ لە دهۆک چۆنە بۆ مەبەستش پەیامنێرمان شیروان خدر لە دهۆک هەندێک زانیاری بەدەست خستۆ بابینەری بین دەمبەش ئەم نهال ئێک علوان دهۆکین علوان فێقن دهۆکێک و سەردابن نزارکە بامیاسن الڤێرێ چەندین جۆرێ خورماتێنە فڕۆکن ئەمزانین بێ مەها ڕەمەزانە پیرۆزدا و پتر چ جۆرێ خورمێ حەسەر هەیە چەند جۆرە خورما هێنا بەهایەتوان چاوانن گەلمەدا خوددانێ علوێ کاک ئیسلام گەلمە دەستان شگار کاک ئیسلامەکە تو کەم کەوێنێ باشە برە سەرم برا بخێر هاتن سەر چاوە ڕەمەزانە پیرۆز ئەگەر تو بێژی دەفەوە گەلە نەوعێ خورماتان چی هێنا خودی بارابتر سەیدا ساڵە عێراقیان بەر مشەیە قەسپا برێما عێراقی گەلە نەوعا هەی مثلا سر درجة دوين من درجة كدوس باقش جاي كوالد ياوي رطبت عراقينا يد إيرانينا بس يعني تشتهر باشا يعني تشته إيرانية كيم بوتسي كده حاليا بارابتر همين عراقينا السعودية هاي فلسطينية هاي نسبة كيم خلق بتر حسر كشكا والله بتر همي أف بريما عراقية سيدا أجا بريب ده السيدا جو كواليتي دوانا مثلا نبا هاي 4000 فروشی یا هی کیلو 3000 یا هی مثلا به 10000 8000 سر پاقش یا حجم گراتی واند مینیدم يعني خلق بتر بقى جبلي بار معيشي خلق بتر سر كواليتي كرتيان سر بهاي خود كواليتي بهاي يعني حسب مثلا ديزاين ده بروجي هالشيء تشافي شوي مثلا ده بيشتري نوعي ده والحمد لله يعني قبل صالح عام كعام قصب يا باقشة نيا خرابة مثلا دجارة صالحة ويا خرشك تدا ويا كرمي بو الحمد لله حتى في دقيقة يعني ما تشتكي حصانة دي ما شاء الله مجلجش الدين إنه بري رمضان جمع كم يدلات فروتن ما شاء الله بس بو هاي رمضان وهو ساط رازين يعني وقت يجي خلق حرب عالم فيربي في شكل بدخون جل قد بند جل قهوة جل شاي خاصة في قصبة بريما مجود يده
خلي جالك فير ما شاء الله احتمالك از بيش متى بس هردوز بعد بري رمضان نزيك دوت أنا بترميل فيري فردوي حتى سليماني تلفون أبو مات كان أربي للزاقو بوش سعراوي مناسبه أبنا في عقاب السيدة قصب بخو بريمة كارتوناوي 2 كيلو تداوم مدا 5000 با سعراوي ارزان بود زانی جو از اداره بشکل نه باشه بار که حتی سلیمانیش من اتفرج کردیم بله اسلام شغالي وكو قدان علوه بل وكو ميفانم دادكو قول فيدي چندين جور هينا بتري اوان عراقي وايراني نكو بتر افن حصر هي افن عراقينا بهنوان جدانا لقالك نزيكي كلنا بە گوێرەی نوێترین داتاکان و بەرهێنان و گرێبەستەکان بۆ دەستپێشخەری جادە و پشتێنی چین لە ساڵی 2025 ئاستی پێوانەی 213 ملیار و 500 ملیۆن دۆلاری تێپەڕاندووە. ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ناوەندی سەرەکی ئەو گەشەیە بەو پێ وڵاتانی ئەو ناوچەیە بەوە بەرهێنان و گرێبەست بە بەهای 36 ملیار و 400 ملیۆن دۆلار لە کەرتی بیناسازی بۆ پرۆژەکە ڕیزبەندی دووەمی جیهانیان بخۆیان گرتووە. بەرزبوونەوەی وەبەرهێنان لە کەرتی وزە و بیناسازی و تەکنەلۆژیا دەری ئەخات کە پرۆژەکە چووەتە قۆناغی پەرەپێدانەوە. عێراق ساڵی 2021 گەورەترین سوودمەندی وەبەرهێنانی چین لە پرۆژەی جادە و پشتێن بوو بەو پێیەی نزیکەی 10 ملیار و 500 ملیۆن دۆلاری وەرگرتووە و ئەو بڕە لە هەموو وڵاتێک زیاتر بووە. عێراق پرۆژەیەکی هەیە بە ناوی جادەی پەرەپێدان کە هاوتەری بە لەگەڵ پرۆژەی جادە و پشتێنی چین و بڕیارە تەواوکەری ئەو دەستپێشخەریەی چین بێت. ئەم پرۆژەیە چین پرۆژەی جادە و پشتێنی چین کە دەستپێشخەری جادە و پشتێنی چینی پێڵەن پرۆژەیەکی زۆر گرنگە. عێراقیش بەشێکە لەم پرۆژەیە. ساڵی 2021 لەو بڕەکە چین وەبەرهێنانی کردو لە پرۆژەکەی پشکی شێر بەر عێراق کەوتووە لێرەیە بە وردەکاری باسی ئەو بابەتاکەین باسی و پرۆژەیەکەین و بزانین وەبەرهێنانەکان لە چه بەشێکی پرۆژەکەی ئاکراون. ئەم پرۆژەیە ساڵی 2013 دەستی پێکردووە. ئامانج لێی ئەوەیە کە تۆڕێکی بازرگانی و گواستنەوە دروست ببێ لە نێوان ئاسیا و ئەوروپا و ئەفریقایا کە بۆ ئەم مەبەستەش کە ئەم تۆڕە دروست بوو بێگومان بازرگانی لە نێوان ئەم وڵاتانەیە خێراتر ئەبێت و تێچوو کاتی گواستنەوەی کاڵاژ لە نێوان ئەم ناوچانە لەسەر ئاستی جیهان خێراتر ئەبێت. پێکاتەی پرۆژەکە جادەیە، ڕێگەی ئاسنە، بەندەرە، فڕۆکەخانەیە و هەروەها وزە و تەکنەلۆژیاش لە پێکاتەکەیە لەخۆ ئەگرێت. بەشداربووان 150 وڵاتن کە ئەم 150 وڵاتە لە ئاسیا و ئەفریقا و ڕۆژهەڵاتی ئەوروپان لە بەرەوەی کەوتمان ئەم ناوچانە پێکەوە گرێ ئەیات. بازانیاری زیاتر لەم بارەیەوە وەربگرین بزانێکین چیمان هەیە و بەرهێنان لە ساڵە جیاوازەکانەوە کووتمان ساڵی 2013 دەستی پێکرد هەتاوەکو ساڵی 2023 بەگشتی لە گرێبەستی بیناسازیە واتە هەر چاکردنێک یا هەر بیناسازیەک یا هەر جادەیەک هەر بینایەک بۆ پرۆژەکە دروست کرابێت 634 ملیار دۆلار وەبەرهێنانی تیاکراوە. بەرهێنانی ڕاستەوخۆش 419 ملیار دۆلار بووە. ساڵی 2024 گرێبەستی بیناسازیەکە تەنها سەر و 7 ملیار دۆلار بووە و گرێبەستی ڕاستەوخۆش 51 ملیار دۆلار بووە. بابزانین 2025 وەبەرهێنانەکە کە ئەڵێن ئاستی پێوانەی تۆمارکرۆ بە شێوەیەک بۆ ساڵی 2025 گرێبەستی بیناسازی 128 ملیار و 400 ملیۆن دۆلار بووە. ینی وەبەرهێنانی ڕاستەوخۆ کە لە پرۆژەکەی کراوە 85.2 ملیار دۆلار بووە ئەوەی کە لە کەرتی وزەیە ئالانی بەشی وزەی پرۆژەکەی کرابێت 93 ملیار و 900 ملیۆن دۆلار بووە. پرۆژەی نەوت و غازی پرۆژەکە 71 ملیار و 500 ملیۆن دۆلار وەبەرهێنانی تیاکراوە ئەوەی کە پێیوەستە بە وزەی خاوێن لە پرۆژەکەیە وەبەرهێنانەکە تیا 21 ملیار و 400 ملیۆن دۆلار بووە و بیناسازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست واتە ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ گرێبەستە بیناسازیەکان لە پرۆژەکە کرابێت 39 ملیار و دای لە بردنەکەم 400 ملیۆن دۆلار بووە. با بچینە لای زانیاریەکانی تر بزانین هەر لەسەرم پرۆژەیەکیمان هەیە. وڵاتانی بەشدار لەوە بەرهێنانەکانی ساڵی 2025 واتە ئەو پارەیە کە ئاستی پێوانەی تۆمار کردووە لەلایەن ئەم وڵاتانەوە بووە بە دیاریکراوی. گرێبەستی بیناسازی سەرەتا نیجریا زیاترین وەبەرهێنانی هەبووە بە 24 ملیار و 600 ملیۆن دۆلار. کۆماری کۆنگۆ بە 23 ملیار و 100 ملیۆن دۆلار لە ڕیزبەندی دووەمایە. سعودیا بە 19 ملیار و 800 ملیۆن دۆلار لە ڕیزبەندی سێمایە و عێراقیش لە ڕیزبەندیەکەیە جێگیرەکە 4 ملیار و 500 ملیۆن دۆلاری وەبەرهێنان کردووە لە پرۆژەکەیە. وەبەرهێنانی ڕاستەوخۆش
کە کەزاخستان زۆرترین بڕبووە بە 25 میلیار و 800 میلیۆن دلار و میسر و تایلەندیش لە وڵاتانە بوون کە بڕێکی زۆریان لا وەبەرهێنانی ڕاستەوخۆیان بۆ پرۆژەکە خەرج کردووە. سوودەکانی ئەم پرۆژەیە چیە؟ سەرەتا ئابووری و پیشەسازی لە هەموو ئەو وڵاتانە پەرەپێیات کە لە سەر ڕێڕەوی پرۆژەکەن هەلی کاری زۆر ئەڕەخسێنێت و ئەبێتە هۆی ئەوەی کە ژێرخانەکان پێشکەوتنێکی بەرچاو بخۆیانە ببینن، بازرگانی و وەبەرهێنان ئاستی بازرگانی و وەبەرهێنان لە هەموو ئەو وڵاتانە بەرزەکاتەوە کە لە سەر ڕێگەی پرۆژەکە بن، بێگومان کەمکردنەوەی تێچووکاتی گواستنەوەژێکێکی تر لە سوودەکانیەتی. هەرچەندە ئەم پرۆژەیە بێگومان هەژمۆنی چین لەسەر ئاستی جیهان بەرز ئەکاتەوە لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابووریەوە و ئەبێ بزانین کە چەند ڕێگەی پێدرێت کە بتوانێت ئەمە بگێنێت بە ئەنجام لە بەرەوەی کە ئەزانین ئێستا ئەمریکا و چین لە جەنگێکی بازرگانی گەورەیانەمە. کۆتا زانیاریمان بوو لەم بارەیەوە وە جیاواز لەم بابەتە ئەمەوێ بچمە لای بابەتی شەفافیەت و گەندەڵی لە عێراق. دامەزراوی شەفافیەتی نێودەوڵەتی ئەڵێت عێراق لە نێوان 182 وڵاتی جیهان لە ڕووی ئاستی شەفافیەتەوە لە ڕیزبەندی 136ە. لە 100 خاڵی پێنوێنەکە 28 خاڵی وەرگرتووە بەراورد بە ساڵی 2024 دوو پلا بەرزبوونەوەی تۆمار کردووە. پێنوێنیەکە لە 0 بۆ 100 پێنوێنی 0 بە واتای خراپترین ئاستی گەندەڵیە و نەبوونی شەفافیەتە پێنوێنی 100ش بە واتای بەرزترین ئاستی شەفافیەت دێت. بە گوێرەی نوێترین راپۆرتی شەفافیەتی نێودەوڵەتی، عێراق لە نێوان 182 وڵاتی جیهان لە ڕیزبەندی 136میندایە. عێراق لە 100 خاڵی پێنوێنیەکە 28 خاڵی وەرگرتووە و بەراورد بە ساڵی 2024 دوو پلا بەرزبوونەوەی تۆمار کردووە، بەڵام هێشتا لە ڕیزبەندی ئەو وڵاتانەدایە کە بەرزترین ئاستی گەندەڵیان تێدایە. پێنوێنیەکان لە 0 بۆ 100 پێنوێنی 0 بەواتای خراپترین ئاستی گەندەڵی و نەبوونی شەفافیەت و 100ش بەواتای بەرزترین ئاستی شەفافیەتە. وڵاتانی بۆلیڤیا، لیبیریا و مالی و پاکستان هاوشانی عێراق 28 خاڵیان هەیە و ئەوانیش لە ڕیزبەندی 136مین. لە مێژە ئاستەنگی حکومڕانی و شەفافیەتی دارایی و بەرەنگاربوونەوەی گەندەڵی بەرۆکی بە وڵاتانەش گرتووە. بەرزبوونەوەی جوپلەی عێراق لە ڕیزبەندەکەدا دەکرێت ئاماژە بێ بۆ هەندێک چاکسازی و گرتنەبەری ڕێکارەکانی چاودێری، بەڵام هێشتا کەلێنێکی گەورە هەیە لەگەڵ تێگڕای جیهاندا و پێویستی بە چاکسازیان لە پێکاتەکەی و بەهێزکردنی دامەزراوەکانی چاودێری. بە گوێرەی راپۆرتەکە تەنها 42 وڵات لە دوای عێراقەوەن، لەوانە ئێران، چاد، هندوارس، گینا، بیساو، موزەمبیق، کامبوج، هائیتی، میانمار، سوودان، نیکاراگوا و لیبیا. وڵاتانی دراوسێ و ناوچەکە بارودۆخێکی باشتریان هەیە لە ڕیزبەندیەکەشدا لا پێش عێراقەوەن، ئەوانیش تورکیا و ئازەربایجان و کوێیت و ئیسرائیل و قەتەر و سعودیە و عومان و ئوردن. شەفافیەتی نێودەوڵەتی کە دامەزراوەیەکی ناحوکمی و پێگەکەی لە ئەڵمانیایە لە نزیکەی لە سەدایەکی وڵاتانی جیهان نوێنەرایەتی هەیە. لە ساڵی 1995ەوە ساڵانە راپۆرتێک بڵاو دەکاتەوە و وڵاتانی جیهان لە ڕووی گەندەڵیەوە ڕیزبەندی دەکات و لە کۆربەندە ئابوووریەکان و زانکۆکانی جیهانیشدا باوەڕ پێکراوە و پشتی پێدەبەسترێ. بۆ پێی کە ناتوانرێ بەوردی هەڵسەنگاندن بۆ گەندەڵی لە وڵاتاندا بکرێ، شەفافیەتی نێودەوڵەتی بە پشتبەستن بە پێنوێنی تێڕوانینی گەندەڵی یان CPI وڵاتان پلەبەندی دەکەن کە پێنوێنیەکی نێودەوڵەتیە و ئاستی گەندەڵی لە کەرتی گشتی وڵاتە با گوێرەی تێگەشتن و تێڕوانینی پسپۆران و چالاکانی ئابووری نەک لەسەر بنەمای گەندەڵی ڕاستەقینە هەڵدەسەنگێنرێت. لە نوێترین راپۆردا شەفافترین وڵاتی جیهان بۆ 8 ساڵ بەدوای یەکدا دانیمارکە و سوودانی باشووریش ڕیزبەندی کۆتایی گرتووە و بەرزترین ئاستی گەندەڵی تێدایە لە نێوان 182 وڵاتدا. دامەزراوەی شەفافیەتی نێودەوڵەتی گەندەڵی بەخراپ بەکارهێنانی پێگەی سیاسی و حکومی لەلایەن دەسەڵاتدارانەوە پێناسە دەکا بۆ بەدەستهێنانی ئیمتیازی دارایی و مادی. لە راپۆرتەکەدا هۆشیاری دراوە لەبارەی ئەوەی گەندەڵی لە جیهاندا ڕووی لە پەرەسەندن کردووە و پێنوێنی ئەمریکاش بەراورد بە ساڵی پێشووتر لە کەمترین ئازدایە. خراپی ڕەوشی ئابووری لە تورکیا کاریگەریەکی نەرێنی کردوتە سەردابوو نەریتەکانی مانگی ڕەمەزانیش بە تایبەتی کڕینی شیرینی کە بەشێکی سەرەکی خواردنی خەڵکە لە ئیستانبول. بەهۆی بەرزبوونەوەی نرخەکان خواست لەسەر شیرینیە بەناوبانگەکان کەمی کردووە. هاوڵاتیان و گەشتیاران ئەڵێن توانای کڕینی شیرینیان نەماوە، کاریگەریشی لەسەر دوکاندارەکان دروست کردووە. شیرینەهەی ji bo Remezanê xwarinên herî xweş e. Piştî fetera kêleka çayê her tim cih digre. Lê êdî ji ber qeyrana aborî tehma devê xelkê Tirkiyê jî nemaye.
تأثیرا بەهابوونی لەسەر شیرینەوەی ژی خۆ نیشان دەدە. Burada gördüğünüz küçük bir dükkan bile ev dikana biçûk kiraya wê 400,000 lîreye ji bo ku em kar bikin em li ser zêde dikin. Yên ku nerazîbûnên xwe tînin ziman helbet çê dibin. Dibêjin şerînahî gelekî biha ye lê mixabin wisa ye. ister istemez bazıları itiraz edebiliyor. Hani Paklava qedayî xurme loqim di meha Ramezanê de xwarinên herî xweşik. Êdî ev xwarin jî dûrî sifrê û mihemeta malê ne. Ji ber ku bilindbûna enflasyonê tesîreke neyînî li ser bazara şîrînahiyê dike. Êdî hem xelkên Tirkî hem jî geştyar jê dûr disekinin. Bunların saklama süresi uzun oldukları için ülkelerine, sevdiklerine, çevresindekilerine diyalog. Geştiyar herî zêde ji wan hez dike ji ber ku dikarin wan bibin welatên xwe. Ereb, Rûs her wiha em dikarin bêjin hemî millet tên û ji wan şêrînahiyan dikirin. Çanda wan de tiştên wisa bi pir reng nînin. Ji ber wê bala wan dikişîne. Araplar olsun, Ruslar olsun, Batı. Özellikle Batı'da bu kültür olmadığı için. Berê doktor û pispor ji bo tenduristiyê digotin ji şîrînahiyê dûr bisekinin. Niha jî bihabûn nayê li xelk nêzîkî şîrînahiyê bibe. Ferhat Yaşar, Fursat News, İstanbul. بەهای دراوەکان هەرچەندە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بازاڕەکان داخراون بەڵام دینار بەرامبەر بە دۆلار دابەزینێکی کەمی تۆمار کرد بەڵام زێڕ و نەوت ئەمڕۆ گۆڕانکاریان بەسەرهات داتای ئابووری گرنگ هەبوون کە دیسانەوە پێشبینیەکرێت لە داهاتووە لە چەند ڕۆژی داهاتووە بە تایبەتی دوای کرانەوە یان دیسانەوە کرانەوەی بازاڕەکان کاریگەری دروست بکە جا بە وردی بۆتان شیەکەم و بۆتان باسەکەم لە کاتی داخستنی بازاڕە $100 لە هەرێمی کوردستان بە 152,900 دینار داخراوە کەوتم دابەزینی تۆمار کرد بەرامبەر بە دۆلار 100 پاوەند بە 203,000 دینار بوو 100 یۆرۆ بە 178,250 دینار مامەڵی پێوەکرا $100 بە 16,300,000 تمەن بوو تمەن هێشتا لە چاوەڕوانیایە هەرچەندەکە پێشبینی ئەکرا دوای گەڕی دووەم دوای خولی دووەمی دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران تمەن گۆڕانکاری بەسەرابێ بەڵام لەبەر ئەوەی کە ڕوون نەبوو کە دەرئەنجامی دانوستانەکان چی بوو تمەن هێشتا دابەزینی بەرچاوی تۆمار نەکردو لەبەرەوەی تر تمەن وای لێ هاتووە پێشووتر کاردانەوەی زۆری ئەبوو بۆ هەواڵەکان ئێستای تر بۆ هەواڵەکان کاردانەوەی نییە چاوەڕێی دەرئەنجامی پراکتیکی ئەکات کە دەرئەنجام ڕوون بووە ئەو کات تمەنیش بێگومان کاردانەوەی ئەبێت و گۆڕانکاری بەسەرادێت 1 ملیۆن لیرەی سووری بە 120,500 دینار بوو و 100 لیرەی تورکیش بە 3,483 دینار مامەڵەی پێوەکرا با بچینە لای زێڕ بزانین دەربارەی زێڕ چی هەیە وەکوتم دوو داتای ئابووری زۆر گرنگ هەیە 1 ئۆنسە زێڕ ئەمڕۆکە زێڕ دواتر لەسەر چارتێکیش گۆڕانکاری ئەمڕۆ گۆڕانکاری یەک مانگەشتان پێپیشانەدەم کە بە شێوەیەک بووە بەڵام لە ئەستێکە ئەتوانین بڵین سەقامگیرە ئەمڕۆ لەسەر ڕێڕەوی بەرز بوونەوە کە بوو دوو داتای زۆر گرنگی ئابووری ئەمڕۆکە هەبوو یەکیان داتای کۆی بەرهەمی ناوخۆ یان GDP ئەمریکا بوو کە هەرچەندە گەشەی کردووە بەڵام پاشەکشەی کردووە لە ڕووی گەشەوە لە کۆتایی سێمانگی کۆتایی ساڵی 2025 بەپێی داتا ئابوووریەکانی ئەمریکا گەشەی GDP ئەمریکایان گەشەی ئابووری ئەمریکا 1.4 بووە ئەمە لە کاتێکایەکە لە چارەکی سێمە 4.4 گەشەی کردووە ئەمە خۆی بە سوودی زێڕەوە تا زێڕ بەرز ئەکاتەوە لە بەرەوەی کە ئەگەری ئەوەی کە یەدەگی فیدراڵی ڕێژەی سووددا ببەزێنێت بەرز ئەکاتەوە بەڵام لە هەمان کاتە پێنوێنێکی تر بڵاو بۆتەوە کە ئەم پێنوێنی خەرجی بەکاربەرە هەڵاوسانێک بۆ یەدەگی فیدراڵی زۆر گرنگە بەرز بووەتەوە و زۆر یەدەگی فیدراڵی بۆ گۆڕانکاری لە ڕێژەی سوودا چاوی لەم پێنوێنیە و لەبەر ئەوەی کە بەرز بۆتەوە ئەمە پێشبینیەکان بەرەو ئەو ئاراستەیە ئەبات کە یەدەگی فیدراڵی ڕێژەی سوود بە بەهێزی بهێڵێتەوە. پێتانەڵێم کە گۆڕانکاریەکان بۆ زێرچی ئەبێ هێشتا لە بارودۆخێکی نادڵنیاییە زێر ئەبێ بزانێکین چی بەسەر داتاکانی تری ئەمریکا دێ ڕێژەی سوود لەلایەن یەدەگی فیدراڵی و چی بەسەر دێ تاوەکو چ گۆڕانکاریەک لە زێڕا دروست بکات 1 کیلۆگرام زێر بە 161,490 بوو تا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە 1 لیرەی زێر بە $1,100 زێڕی ئایارە 18 لە هەرێمی کوردستان بە 910,850 دینار زێڕی ئایارە 21 بە 1,069,000 دینار و ئایارە 22 بە 1,114,000 دینار بوو ئەمانە ئەو نرخانن کە لەسەر
کڕیار ئەکەوێت کە تۆ ئەچی بۆ زڕنگەریەک بۆ نرخانە ئەبێ بیکڕی. با بچینە لای چارتەکەەوە پێ باسی چارتەکان بکەین ئەمە چارتی یەک مانگەیە. پێم وایە چارتی یەک مانگەکەمان هاوڕێیان تێپەڕان بۆ زێر پێشتر ئەو بوو لە بەرەوەی کە بزانین گۆڕانکارەکان لە یەک مانگا بە هەر حاڵەمە چارتی یەک ڕۆژەیە لە 24 ساعتە ئەوەی کە ئەیبینین گۆڕانکاریەکان زۆرن ناسەقامگیریەکی زۆر هەیە لە زێڕە هەتا وەکو کاتی ینی کاتێک ئەم چارتە وەرگیراوە زەر لە 5,022 دلار بووە ئۆنسەیەکی بەڵام 5,030 دلار ئەکرێ بڵین کە ئاستێکی خۆڕاگریە. ئەگەر 5,200 بتوانێت بگاتە 5,200 دلار و بتوانێت لە 5,200 دلار لە 24 ساعتا بمێنێتەوە ئیتر ئەو بربەستە ئەشکێنێت و ئەکرێ بڵین کە ئەتوانێت بگاتەوە بە ئاستی پێوانەی پێش و با بچینە لای چارتەکانی ترمان بزانێکین چی ترمانەیە باسی زیوەکەین. بەڵام لەسەر چارتەکەی زەر چارتێکی یەک مانگیشمان هەبوو کە دەری ئەخات کە ئاستێکی پێوانەی هەبووە زێر دوای ئەوە دابەزینێکی گەورەی تۆمار کردووە کە ئەوەی کە بینیمان بەڵام گۆڕانکاریەکان لە ماوە یەک ڕۆژا بوو. یەک ئۆنسە زیو بە 80 دلار و 41 سنتە لە تاکاتی ئامادەکردنی ئەم هەواڵە 1 کیلۆگرام زیو بە 2,585 دلارە. زیوی مەرمەڕە و زیوی پاڵمیش لە هەرێمی کوردستان بە 2,820 دلار و 2,735 دلار داخران لە کاتی داخرانی بازاڕا. با بچینە لای چارتی زیو بزین دەربارەی زیو چیمان هەیە. ئەمە گۆڕانکاریەکانی زیون لە یەک ڕۆژە زیویش هەروەکو زێر ناسەقامگیری زۆر بخۆ بینێ بەڵام ڕێژەی جوڵەی زیو زیاترە لە زێڕیش واتە ڕاستە ئاراستەکەی هاوتەری بە لەگەڵ زێر بەڵام جوڵەکەی زیاترە و ئەمڕۆ کە توانی دیسانەوە 80 دلار بەخۆیەوە ببینێت. با بچینە لای چارتە یەک مانگیەکەی ئەمە ئەو گۆڕانکاریەکە لە یەک مانگا زیو بەخۆیەوە بینیوە وەکو ئەبینین کە زیو هەتاوەکو 100 دلار 190 دلاریش ڕۆژ بەڵامی تر دابەزینێکی زۆر کتوپڕی تۆمار کرد لەوە دوا چوە ناو فەیسی ڕیکاڤەریەوە دووبارە نرخەکان بەرەو ئەوە ڕۆشتن کە هەندێک بەرز بوونەوە هەندێک سەقامگیریان بخۆیانەوە بینی بەڵام چ بۆ زێر زیاتر بۆ زێر و چ بۆ زیو ئەبێ چاوەڕێ بکەین بزانین کە ئەم دوو داتە ئابوووریە کە لە ئەمریکا بڵاو بەتەوە کوتم دش بەیەکن کامیان ئەتوانێت هەژمونی خۆی بسەپێنێت و کامیان دیاری ئەکات کە ڕێژەی سوودچی بەسەردێ ئەوە دەری ئەخات کە زێڕ و زیو لە بازاڕەکانی جیهانە چیان بەسەردێت. ئەمە کۆتا زانیاریمان بوو لەم بارەیەوە و جیاواز لەم بابەتەش ئەمەوێ بچمە لای بابەتێکی ترکە لە کاتی هاتنەوەی ترامپەوە بۆ کۆشکی سپی جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. ئەمریکا و چین دوو زلهێزی ئابووری جیهانن کە ماوەیە کە کەوتونە ململانەیەکی بازرگانیەوە کە پڕیشکی ئەو ململانەیە داوێنی وڵاتانی تریشی گرتووە. بۆ نمونە زۆرێک لە کۆمپانیا ئەوروپیەکان پارچە و بەرهەمی سەرەتایی لە چینەوە هاورداکەن بەرهەمی کۆتایی خۆیان بۆ ئەمریکا هەنارداکەن بۆ هۆیشەوە بەرزبوونەوەی باجە کۆمرگیەکان بۆتە هۆی بەرزبوونەوەی تێچووی بەرهەمهێنان و قازانجی ئەو کۆمپانیانەی کەم کردوتەوە. بەهۆیشەوە کۆمپانیا ئەوروپیەکان یان بازاڕەکانیان لە دەستێن یان ناچارە بن نرخەکان بەرز بکەنەوە توانای کێبڕکێ لە جیهان لە دەستێن. ئەوە جگەلەوەی کە لەو جەنگە بازرگانیە ناسەقامگیری لە بەهای یۆرۆ و بازاڕی پشکەکانی ئەوروپاشا دروست بووە. لە ماوەی ڕابردووشا چین و بەریتانیا ڕێککەوتنی گرنگیان ئەنجامدا بۆ ئەوەی لە بارودۆخی نادڵنیای ڕزگاریان بێت و بەرەو هاوبەشی استراتیژی درێژ خایەن بچن کە کەمکردنەوەی باجە گومرگیەکان و چەند گرێبەست و ڕێککەوتنێک لە بوارەکانی بازرگانی و کشت و کاڵ و خۆراک و کولتور و ڕێکخستنەوەی بازار ئەنجامدرا. وەکوتم پڕیشکی ناکۆکیە بازرگانیەکانی ئەمریکا و چین بەر زۆر وڵات کەوتووە یەکێک لەوانە وڵاتانی ئەوروپین و هەم یەکێتی ئەوروپا و هەمیش بەریتانیا بۆ یامێ بچمە لەندەن لەم بارەیە گفتوگۆی زیاتر بکەم لەگەڵ بەختیار مام شێخ ئەندامی ئەنجومەنی شارەوانی کینزنگتن لەگەڵمانە سڵاو لێ بکاک بەختیار پێمان بڵێ کە ئەم جەنگە بازرگانیە لە کورتمەودا و درێژمەودایە ئایا کاریگەری لەسەر گەشەی ئابووری ئەوروپا هەبووە تا ئێستا و ئایا کاریگەریشی ئەبێ لە داهاتوە؟ چین تاکە ڕێگایە بۆ هەموو دنیا چونکە سەدی هەفتای بازرگانی هەموو دنیا کەلوپەلە سەرچیەکان لەگەڵ چینە. گەشەی جەنابتان باسی GDPتان کرد بۆی تێبگەن وەزعی بەریتانیا چۆنە. گەشەی ئابووری بەریتانیا لە سێمانگی ڕابردوو 0.1% لە کاتێکە هەڵابسان
لە سەدی سەیە بەراوردی هەڵاوسان بکەیت بەراوردی هەڵاوسان لە عێراق باشترە لە بریتانیا ئێستا هەڵاوسانی عێراق لە نێوان 1.1 هەتا 102 لە ئێران 145 لە تورکیا 130 هیچ سێمانجی ڕابردوو بەڵێ ئەو سەردانی سەرۆک وەزیران بۆ چاینا بۆ چین کردی تیمێکی بازرگانی لەگەڵ خۆی کرد بردبوو گرێبەستی هەمەلانیان بوو باژوو کرد و لەوەش گرنگتر هاتوچۆی بازرگانان و خەڵک بۆ گەشتیاری ئاسان کرد لەمەولا بەریتانی و چینی دەتوان بەبێ ڤیزە بۆ ماوەی 30 ڕۆژ سەردانی وڵاتی یەکتر بکەن جاران ڤیزەی دەویست و دەبوا پارە بدەیت ئێستا ڤیزە نەما بۆ بریتانیا ئەوەی ئیقامەش بەبێ ڤیزە دەچێتەوە باشە کاک بەختیار پێتان وایە ئەو ڕێکەوتنە کە ئێوە باستان کرد و بەریتانیا لەگەڵ چین کردوێتی کێبەرکێ دروست ناکات لە نێوان بەریتانیا و یەکێتی ئەوروپا بۆ بازاڕی چین بەڵێ کێبرکێکە هەیە خۆی ئێستا لە زەمانێکدا دەژین ئەوەی لە شاری جیهانی دووەمەوە تا ئێستا وڵاتانی ڕۆژئاوا دروستیان کردبوو سەرۆکی ئێستای ئەمریکا دۆناڵد ترەمپ هات شەقێکی لێدا و هیچ بنەمایەک و پێگەیشی هیچ ڕێکەوتنێکی نەهێشت و خەڵک حساب بۆ هیچ ناکە بۆیەشە دەبینی یەکە بە یەکە پەیتا سەرۆکی کەنەدا سەرۆک سەرکردەکان یەکێتی ئەوروپا سەرۆک وەزیرانی ئێمە ڕوو لە چین دەکەن و ڕێکەوتنی دوورانێ لەگەڵ مۆر دەکەن لەوەش زیاتر پێم وایە یەکێتی ئەوروپا ئێستا لەگەڵ ئەوەندان ڕێگا چارە ببینەوە بۆی فشار لەسەر ئەمریکا بکەن باز ئەڵا ئەمریکەکان باشە کاک بەختیار باسی ڕێگای چارەی یەکێتی ئەوروپات کرد پێت وایە کە ئەوروپاش یەکێتی ئەوروپا بە دیاریکراوی وەکو بەریتانیا ڕێڕەوی وەبەرهێنان و ڕێڕەوی بازرگانیەکەی بگۆڕێت بەهۆی ئەم بارودۆخە کە جیهان تێکەوتووە بەڵێ بەدڵنیاییەوە یەکێتی ئەوروپا حاڵیان لە بریتانیا باشترە چونکە بریتانیا لە دەرەوەی یەکێتی ئەوروپایە یەکێتی ئەوروپا نزیکەی 30 وڵاتن پێکەوە کار دەکەن هەر ڕێکەوتنێگەر یەکێتی ئەوروپا ڕێکەوتنێکە بۆ هەموو وڵاتەکان هەر بازرگانێک لە هەر وڵاتێکی یەکێتی ئەوروپی بێ سوود لە هەموو ئەو ڕێکەوتنانە وەردەگرێتن لەگەڵ چین وەکو عەرزم کردم ئێستا چین نزیکەی 170 بازرگانی دنیا لەگەڵ چینە ئێستا بەڕاستی ڕاستە بە بکردار دەڵێن اقتصادی دووەمە لە دنیا بڕوای من ئابووری یەکەمە لە دنیا دووەم نییە باشە کاک بەختیار ئەوروپا چۆن بتوانێت هاوسەنگیەک ڕابگرێت لە نێوان ئەمریکا و چینە بێگومان نەزانین هیچ کام لەم دوانە ڕێگەنان یەکیان هەڵبژێردرێ و ئەوی تریان پشتگوێ بخرێت پێتان وایە ئەتوانن هاوسەنگی ڕابگرن بێ ئەوەی زیان بەر بازاڕەکانیان بکەوێت پێم وایە ئێستا باسی هاوسەنگی ناکەین چونکە ئەمریکا هەموو شتێکی دۆناڵد ترامپ هەموو شتێکی تێکدا هەر کەسە فریای خۆی دەکەوێت ئێستا چێ زەرەر دەکات چێ قازانج دەکات ئەوە زۆر حساب بۆ ناکرێت بەڕاستی هەر وڵاتە و خەمی خۆیەتی و ئابووری وڵاتەکەی ڕابگرێ چکە ناتوانانی وڵاتێکی وەکو بەریتانیا ئەگەر هەڵاوسانت 103 بێ پەرسەندنی ئابووریت 0.1 بێ ناتوانانی بازیش زیاد بکەیت بۆی حکومڕانی وڵاتەکە بکەیت ئێستا ئەو ساڵ لە شارەوانیەکەی ئێمە لە 4 ساڵ داهاتوو هەر ساڵی ئێمە نزیکی 80 تا 90 ملیۆن پاوەند لە داهاتمان کەم دەبێتەوە هەموو شارەوانیەکان دەگرێتەوە حکوومەت خەرجەکان کەم دەکاتەوە چکە بازەگە زیاتر زیاد بکەی ڕەنگە جەنابتان ئاگادار لە بەرنامەیەتر خۆتان میوانداری خەڵکتان کردو منیش ڕەنگە باسم کردبێت لە 2 ساڵی ڕابردوو نزیکەی 2000 سەرمایەدار بەریتانیان بەجێهێشت لەوەتەی پارتیکار پارتەکەی من هاتۆ سەر حکم لە مانگی حوتی 2024 نزیکەی 2000 سەرمایە ملیۆنێر وڵاتەکەیان بەجێهێشتەوە زۆربیان دەستنە ئەمریکا دەستنە ئیمارات و خەلیج یان دەستنە ئەمریکا کەواتە کە تۆ نەتوانی داهاتی یەکەمی وڵات هەموو وڵاتە سەرمایەدارەکان وڵاتانی پێشکەوتو بازە لە ڕێگای بازەوە کە نەتوانی باز زیاد بکەی پارە چێ پێدا دەکەی بۆیە دەبێت خەرجەکان کەم بکەیتەوە باشە کاک بەختیارە زانین کە پەیوەندی ئەوروپا و چین و ئەمریکا وەکو سێگۆشەیەکی زۆر هەستیارە ئەوروپا موادی سەرەتایی لە چینە هێنێت بۆ هەناردەی بەرهەمی دروستکراوی خۆی پشت بە ئەمریکا ئەبەستێت پێتان وایە ئەبێت پشتبەستن بە زنجیرەی دابینکردنی چین کەم بکاتەوە ئەسڵەن ئەتوانێت پشتبەستن بە زنجیرەی دابینکردنی چین کەم بکاتەوە ئەگەر حاڵەکە بۆ جۆرە بەردەوام بێ ئێستا هۆکاری ئەوەی کە گەشەسەندنی ئابووری لە بریتانیاکەمە چکە بەرهەمی خۆماڵیمان نییە ئەمە ئێستا
ئەوەندە پشتمان بە کاڵای هەرزانی چینی و وڵاتانی ئاسیا بەستە بوو هەموو بەرهەمە خۆماڵێکە کارخان خۆماڵەکان لە کار وەستان ئێستا حکوومەت خەریکە پلان دادنێ پیشەسازی مامناوەندی گەورەکان دووبارە تازە بکاتەوە پیشەسازی ئاسن تقریبان لە وڵاتەکە نەما پیشەسازی خەڵوزی بردین هەر نەما داخرا لە کاتێک پیشەسازی خەڵوزی بردین بەخەدەر پیشەسازی نەوت و غاز بایەخی هەبوو ئەوانەوان دەبێت تازیان بکاتەوە ماشیان دروستکردن سیارە دروستکردن هەموو پشت بە سین دەبەستن پاتری هەموو دنیا 1970 پاتری هەموو دنیا هەموو لە سین دروست دەکرێت ئەو وڵاتان یەکێتی ئەوروپا و بەریتانیاش ناچارن دەبێ بازەکە بدەن تەحملی فشارەکە بکەن پیشەسازی مامناوەند و لە مەودای مامناوەند و دوور پیشەسازیە گەورە و مامناوەندەکان دروست بکەنەوە بەڵام بۆ ماوەیەکی کورت لە 5 ساڵی داهاتوو تەنها ڕێگان ئەوەیە پشت بە پیشەسازی و بەرهەمە گەورە و مامناوەندەکانی ئەمریکی و چینەوە ببەستن هیچ ڕێگەی تریان نییە. سپاس بەختیار مامشێخ ئەندامی ئەنجومەنی شارەوانی کینزنگتن لە لەندەنەوە لەگەڵمان بوون. سپاس بۆ زانیاریەکانتان. کۆمپانیای BYD چینی لە فرۆشتنی ئۆتۆمبیلە پێش کۆمپانیای فۆردی ئەمریکی کەوتووەتەوە کە ئەوەش دەستکەوتێکی مێژوویە بۆ کۆمپانیا چینیەکە بەپێی نوێترین ئامار کۆمپانیاکە توانیوێتی 4,600,000 ئۆتۆمبیل لە 2025 بفرۆشێت لە بەرامبەرە فرۆشی کۆمپانیای فۆرد بۆ 4,400,000 ئۆتۆمبیل دابەزیوە کە بە ڕێژەی 102 پاشەکشەی کردووە بەمەش کۆمپانیا چینیەکە سەرکەوتووە بۆ پلەی شەشەمی جیهان و فۆرد بۆ پلەی حوتەم دابەزیوە. بەرهەمهێنانی ئۆتۆمبیلی کارەبایی و هایبرید لەلایەن BYD-ەوە یەکێکە لە خاڵەکانی پێشکەوتنی فرۆشتنی ئۆتۆمبیلی کۆمپانیاکە کە توانیوێتی بە فرۆشتنی 2,250,000 ئۆتۆمبیل پێش کۆمپانیای تسلاش بکەوێتەوە هەرچەندە تۆیۆتا بە فرۆشتنی 11.3 ملیۆن ئۆتۆمبیل هێشتا لە پلەی یەکەمایە بەڵام بەڕێوەبەری جێبەجێکاری فۆرد ڕایگەیاندووە کە ڕێکابەرە چینیەکان وەک کارتێکی مەترسیدارە بینن لە بازاڕەکەیە. باسی BYD و فۆردیشتان بۆ کەم بێگومان لە هەموو بوارێکە چین جێدەستی دیارە لە کێبڕکێکانە ئەم جاریان لە ئۆتۆمبیلە. BYD پێش فۆرد کەوتوەتەوە لە فرۆشتنی ئۆتۆمبیلە ڕیزبەندی شەشەمی جیهانی بۆ خۆی گرتووە هەرچەندە تەنها BYD نییە کە پێش فۆرد کەوتوەتەوە بەڵام فۆرد ئەڵێ وەکو کارتێکی زۆر مەترسیدار سەیری BYD ئەەکەین لە بەرەوەی کە زۆر بە خێرایی خەریکە گەشاکە. فرۆشی ئۆتۆمبیلی BYD 7.7 گەشەی کردووە 4,600,000 ئۆتۆمبیلی فرۆشتووە فۆرد 102 دابەزیوە 4,400,000 ئۆتۆمبیلی فرۆشتووە. BYD ینی براندێکی چینیە ساڵی 1995 دامەزراوە 968,772 کارمەندی هەیە داهاتی ساڵی 2025 BYD 111 ملیار و 800 ملیۆن دۆلار بووە تەنها قازانجەکەی 6 ملیار و 200 ملیۆن دۆلار بووە. با بچینە لای زانیاریەکان دەربارەی فۆرد بزانین فۆرد کە کۆمپانیایەکی ئەمریکیە ساڵی 1930 دامەزراوە ژمارەی کارمەندەکانی زۆر کەمتریشە لە BYD 87,000 کارمەندی هەیە داهاتەکەی 185 ملیار دۆلار بوو لە ساڵی 2025 و قازانجەکەشی 5 ملیار و 900 ملیۆن دۆلار بووە. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی ئەم دوو کۆمپانیایە کەوتم کێبڕکەی یەکتر ئەکەن و بەم هەواڵەش ئێمە کۆتایی بە ئابووری ئەم ڕۆمانە هێنین. زۆر سپاس کە بینەرمان بوون و دعا و نزاکانتان قبوڵ بێ ڕۆژێکی خۆشتان هەبێت.